سڵاو برام چۆنی بەخێر بێ باشی بەخێر بێ کاکە حواڵت حواڵت کوا چای منی سیحاتت کوا برام خێر بوو تەلەفۆن لۆم کردبوو کاکە تو جارێ وەرە دانیشا چایە قاوەک باش دەکرد لە بۆ گازکەم کورە برام وەختی هەندێک نییە ئەتو ئیشت تێ ئەمش ئیشم هەیە ئێستا فەرموو چی ئیشت بەم بوو هەتا لۆ جێبەجێ بکەم کاکە شتێک هەیە ڕاستی دەمەوێت ژنی بینم وەڵڵا پێم خۆشە خارە شەوکەتیش باسی کرد کاکە دەنایی خوای لێبینە ئەمش یارمەتی دەدەم باشە سپاس کاکە بەس کێشەکەم هەیە کێشە کاکە کێشەی چ ڕاستی دەبی خانێکم بەناوی بکەم تێ خانی کورە تو شێت بووی یا ئەمە بە شێت دەزانی کورە خانیت کوو بەناو دەکەینە شێتە ئەو وەرەسەیە وەرەسا بۆ بەڕاستە تو کاکە ئەمە برا بچکەین بوونی ما هەر خەریکیەکەی نێبوویمە بابم هەتا لە ژیان مابوو ژینۆ تو هینا ئەتو هینا سەسەکەی ێ بەس ئەمن مایمە نەخێر بابم ژنی لۆ منینە ئەوەندە یارمەتی منی بدا بە خۆم پارەم هەبوو تێگەشتی ئەتوش دەبی بە خۆت پارەی پیاکەی بەتەمای ئەوەی نەبی ئەمن و خوشەکانم بین تەنازل لۆ بکەین خانیت بەناو بکەین ئەوەی لە مێشتی خۆت بەدەری تێگەشتی ێ کاکە چ دێگە خانەکەی بەناوی بکەن قەت مستعینە شتیوان نابی تێگەشتی ئەمن دەڕۆم ئەوەی لە مێشتی خۆت بەدەری ئەتیلاسی کوڕ لە چێە؟ والله لە ماڵی خەسوومە لەگە باوکی ڕۆی دیسان بۆ نەتێنە ئێمەش غەریبی دەکەین ئێ حەزی لەوێ بوو کچە چۆن نازانی خەسوون چمە کرد بازەوە ناحەقی مەگرە واز لەو بێنە ئەبێ دایکم بۆ بانگی کردوین وەڵا نازانم دایکم قەت و هەسوور نەبوو کە ئێمە بین بۆ ئێرە والله نەڵم پارەمانەیەتێ پارە چێ دایکم؟ بوو ئەوە خەریکی چنە؟ دایکیان وەڵای رەمان کۆ کردەوە وەرن ئەدوولو لاستان نەینە وەڵە دایە تازە بە میشمود لە ماڵی خەسوومە دەزانی لە بانگم کردینە کچم گیان بۆ وەڵڵا بەتەما ئارامی براتان ژنی بینی بەڕاست ژنێنێ چێ هێشتا بەس قسەمان لێ کردە لە ناوە خۆمە خۆشی بۆ زوو باسی نەکرد ئێوە نیە لە دونگۆملا کچم بە شتێکتان پێ بڵێم بە خۆتان نەزانن ئارامی براتان وەزعی خراپە ئەرە وەڵام بۆ نییە وایە لێ بانجینگۆم کردە دەبی تەنازل لۆ خانیەکەی بکەن وەڵە ئەو قسەی یعنی چی دایکە ئێمەش وەزعمان تەواو نییە و قسەش ناکەین بەڵام چۆنە بێمە تەنازل بۆ بکەین دوایەوە ئێمەش پلانمان دانابوو بۆ پارەیە یعنی هێشتا ئەمن نەمردیمە ئەنگۆ پیلانتان دانایە دایکە بەڕاستیتە ئەوەی تۆ باسی دەکەی دیژی خوایە دیژی شەرع و عورف و عادەتیشە عرف و عادەتی چ کچم ئەمن و بابت بۆ خانیەوە ماندی بووینە دوای لۆ زاوای بیتن بۆچی بۆ زاوایە لۆ زاوای کرد لەگەڵی ناژی ئێمەش کچی تۆ نیندایە با باشت پێ بڵێم زۆر خراپ گوناحبارە بیت دوایەوەش ئەگەر تەنازل بکەین چاومان لە دوایە بێت هیچ لە دڵەوە نییە دەبی تەنازل بکەن دیارە حەز ناکەم براتان بکەیتە خۆش ژنی بینیتن ئەوجا ئەمە ببینە قوربانی دایکە گیان دیارە ئێوە لەسەر حسابی ئێمە ژن بێنێت ئەوە پێتان بڵێم بەو خودایە لەو ماڵێن بچنە دەرێ پەنجەمۆری نەکەن لۆ براتان تەنازل نەکەن حەشاتان لێکەم باشە بۆ دایە بۆچی دایمە بخەدر لە ئێمەی خوشکرێ لەبەرچی ئێستا پێی ناوێتن تەنازلەکەن یان نا نەخێر ئەدێت و نەخێر داستن هەستم بڕۆن دەرێ بڕۆن دەرێ یعنی لەسەر ئەو ئێمە دەرەکەی گۆتم بڕۆنە دەرێ هەستە خوشکم هەستە نێنەوە ئەو ماڵی ئەمزانی پشتی برایانەکەن نەمزانی ژیوی ئەوەستن بەڕاستی پێم غەدر بوو کچەکانم بەشی خۆیان وەرگن بۆ جیرفانی مێردیان بۆیە پەیوەندیم بە سلاحی کوڕی گەورەم کرد دیار بوو سلاحیش لە ئارام زۆر تۆڕە بوو بەڵام بانجی ماڵێم کرد و ساردم کردەوە ئەوجا پیلانەکەم دەستی پێ کرد